لەسەر بانگێشی یۆنامی بە نوێنەرایەتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی کەرکووک و دەستگای هەواڵ سەردانی نووسینگەی یۆنامی کرد لە شاری کەرکووک و لەلایەن بەڕێز نوێل ڤێلا ڕۆمانەوە پێشواسی لێکرا و دانیشتنەکە تایبەت بوو بە تەواوی ئەو کێشە و گرفتانی کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبنەوە. دیارە دەزانی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە کێشەی ڕۆژنامەنووسان ڕووی لە هەڵکشانە لەم شارەوە ڕێگری لە چەندین کەناڵ دەکرێت کە لە ناویانەدا ڕۆژنیوز یەکێکە لەو کەناڵانەی کە ڕێگری دەکرێتەوە پامێرەکانیان تووشی ئاستەنگ و بربەست بوونەتەوە لە شاری کەرکووک لە دانیشتنیەکدا کە زیاتر لە کاتژمێرێکی خایان تەواوی ئەو پێشێلکارانیان بە داتاوە خستە بەردەمیان و هەروەها کێشەی ڕۆژنامەنووسانی کورد لەگەڵ ئیداری کەرکووکە لەگەڵ لایەن ئەمنی و عسکەریەکانی شاری کەرکووکە کە خێنەوەیەکی جوانیان بۆ ئازادی ڕۆژنامە گەری نییە بە تایبەتی لە شارێکی وەکو کەرکووک. ئەم پرسانە هەمووی تاوتێکران لەگەڵیانە و لە شێوەی راپۆرتێک ڕادەستیان نوم کرد و لای خۆیەوە بڕیاریدا ئەم بەڵێنیدا کە ئەم پێشێلکاریانە ئەو گفتوگۆ و دانیشتانە کە خۆی لە چەندین پرسیارە بینیەوە کە ئاراستەم کرا لەلایەن ئەوانەوە وەڵامەکانیان نمدایەوە بگەێنێتە بەغدا نووسینگەی سەرەکی نەتەوە یەکگرتوەکان لە بەغدا و هەروەها ئەو ڕووداوانەی کە باسم کردن ڕنگدانەوەی هەبێت لە راپۆرتەکانی هۆیمێن ڕاج کە ساڵانە راپۆرتێک لەسەر پێشێلکاریەکان دەردەکا و من هیوادارم ئەمجاریان ئێمە توانی بێتمان بە شێوەیەکی زانستیانە ئەکادمیانە چووکە پێش 16 ئۆکتۆبەر لەم شارە تورکمان و عەرەب و لایەنەکانی دیکە بە هەمان شێوە لەم ڕێگە ڕاستانەوە ئەم ڕێگە ڕاستانیان دەگرت کە بۆ ئەوەی پرسەکانی خۆیان بگەێنن بە نێودەوڵەتیەکان هیوادارین ڕاگەیاندنی کوردی بایەخ بەم پرسە بدەن چونکە ناکرێت لە شارێکدا ئێمە لە شارێکی وەکو کەرکووکدا لە ئێستادا چەندین هێڵی سوور بۆ ڕۆژنامەنووسان دروست کراوە. جاران ئێمە کێشەی ڕموزی ئەمنی ڕموزی سەربازیمان نەبوو، جاران ئێمە کێشەی ڕموزی دینیمان نەبوو، هەمووی قابلی ڕەخت نەگرتن بوو. بەڵام ئێستا ئەو ڕەخنانە سنوودار کراون، ئەو بابەتە سنوودار کراوە. هەندێک بابەت ڕۆژنامەنووسی کەرکووک بەگشتی و بە تایبەتی ڕۆژنامەنووسی کەرکووک ناوێرە دەستی بۆ بەرە و هەروەها ئەو پێشێلکاریانەی ئەو ڕێگریانەی کە لە ئەو کەناڵانە دەکرێت جارێکی تر هەوڵدەین ئێمە دەنگمان بگەینێنە نێوەندە نێودەوڵەتیەکان بۆ ئەوی ئەو ڕێگریانە نەمێنن کە من پێم وایە زۆربەی بە فشاری دەرەچی و فشاری وڵاتانی ئەملاولا ئەو ڕێگریانە دروست کراوە بەرامبەر بەو کەناڵانە کە لە شاری کەرکووکدا پێشتر زۆر بەرپرسیارانە ئیشەکانی خۆیان کردووە و بەردەوام بوونەوە و لە ئێستادا ئەو ڕێگریانە کارەکانی سنووردارکردن.